وذكر فإن الذكرى تنفع المؤمنين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. تاوان لمێژووی مرۆڤایەتیدا هەر هەبووە و هەر دەژمێنێ هەتا قیامی ساعە. لە زنجیرە باسی یاددا لە وتارەکانی ڕابردوودا باسی ئەوەمان کرد تاوان دوو جۆرە. تاوانێکمان هەیە بەرامبەر بە مافی گشتی خاک و خەڵک دەکرێت، تاوانێکیشمان هەیە بەرامبەر بە تاکە کەسێک دەکرێت. تاوان بەرامبەر بە گشتی لە ئیسلامدا نابێ خەڵکی لێی بێدەنگ بن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ من رأى منكم منكرا فليغيره بيده فإن لم يستطع فبلسانه فإن لم يستطع فبقلبه وذلك أضعف الإيمان. دەفەرمێ من رأى منكم هەر کەسێک لە ئێوەی ئیماندار، لە ئێوەی مسلمان، ئەندامی کۆمەڵگەی مسلمان ڕەئا بینی، واتە لە ئیسلامدا ئەو بابەتەی کەوا تۆ تەرکیزی دەخەیتە سەر، فۆکسی دەخەیتە سەر، دەتەوێت ڕەخنەی لێ بگری، ناڕەزایی بەرامبەر دەرببڕی، ئەوە دەبێت مونکەڕ بێ، یعنی لە ڕووی شەرعیەوە چەسپا بێ کە ئەمە ناڕەوایە. ئەینە تۆ بۆ خۆت حەزت لە شتێک نییە، تەبیعەتی تۆ وای پێ باشە، من وام پێ باشە، ئەوە نابێ. بۆ نمونە تۆ حەزت لێیە خەڵکی ئاوا ڕەفتار بکەن، حەزت لێ ئەم شەقامە ئاوا نەبێ ئاوا بێ، ئەم یوتێرنە لێرە نەبێ لەوێ بێ، ئەو پسپۆڕی تۆ نییە. ئەم بابەتانە بچێ سەر شەقام و هاوارکێ و دەنگی ناڕەزایی بەڕز بکەیەوە، ئەمە نایخوا. ئەبێ چەسپا بێ کە مونکەڕە ئەوەی کە تۆ نەهی لێ دەکەی. ئەوەی کەوا تۆ دەڵی پێشێلکردنی مافی خەڵک و خاکە و زوڵمە ستەمە لە هەموو دانیشتوانی ئەم وڵاتە، ئەبێت چەسپا بێ لە ڕووی شەریعەتەوە کە مونکەڕە، کە ناشەرعیە، کە ناڕەوایە، کە ستەمە، و لە ڕووی یاساوە یاسا پسپۆڕانی ئەو بوارە چەسپان بێتیان کە ئەمە زەرەر بە مافی گشتی دەگەیەنێ. نەک عەرزمکردن ئارەزوەکانی من و تۆ حەزەکانمان ئەگەر ئەو کاتە وا بێ، هەر کەسە حەزی لە شتێکە و دژی شتێکە هیچ شتێک سەر ناگرێ. بەڵام ڕەئا واتە بە چاوی خۆت بینیت، نەک بڵێ وەڵا بیستم، وەڵا وا دەڵێن یان وتیان، ئەو وتیانە وا دەڵێن و ئەوانە مافی ئەوەت پێ نادات تۆ دەنگی ناڕەزایی بەرزکەیتەوە. ئەبێ بە چاوەکانی خۆت بینی بێتت، یان نوێنەرانی گەل لە ئەنجومەنی پارێزگا و شارەوانی و پەرلەمان خۆیان بە دوواداچوونیان بۆ کرد بێ و بینی بێتیان و بەڵگەی یاساییان بەدەستەوە بێ، بەڵگەی قەتعیان بەدەستەوە بێ کە ئەم کارە ناشەرعیە، ئەم نایاساییە، ئەم ستەمە دەکرێت. ئەو کاتە فەلیوغەیڕه، ئەو کاتە دەبێت تۆ بیگۆڕی. جا سەیری فەرموودە زیێڕینەکانی پێغەمبەرکەن صلی الله عليه وسلم. گۆڕین لە خراپەوە بۆ چاکەیە، نەک خوا نەخواستە لە ئەنجامی ئەو گۆڕینەی کە تۆ داوای گۆڕینی دەکەی خراپەکە خراپتر ببێ، ئەو کاتە هەر دەستی لێ نەدەی باشترە. بەڵام فەلیوغەیڕه پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی دەنگ بەرزکردنەوەی تۆ بێدەنگ نەبوونت، بوونی هەڵوێستت، ئەو مەرجەیە فەلیوغەیڕه، دڵنیابی کە دەیگۆڕی لە خراپەوە بۆ چاک بیەدی، بەدەست بیکرێ. ئەو کەسانی کە دەسەڵاتی سیاسیان هەیە، ئەو کەسانی دەسەڵاتی ئیداریان هەیە، دەتوانن لە ڕێی یاسا دەرکردنەوە، لە ڕێی دەستگاکانی جێبەجێکردنی پۆلیس و ئاسایشەوە دەستی خراپەکار بگرن. فإن لم تستطع، جەنابەت هیچ نەدەتوانی بەدەست، من وەکو زانایەکی ئاینی، مامۆستایەکی ئاینی ناتوانم بەدەست بچم دەستی خەڵک بگرم، فەبیلیسانی، بە زمان بیگۆڕە، یعنی بە زمان بیگۆڕە، بە زمان ژوێن مەدە. ئێمە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم باوەکو خۆی حاڵی بن. ئەم گۆڕانکاریە فەبیلیسانی، یعنی هەوڵ بدە بە نوسح و نەسیحەت. ئەینە تۆ کابرای خراپەکار جوێنی پێ بدەی، ئەوەندەی تر ئینکار دەبێ. نابە پێچەوانەوە زمانێکی نەرم، زمانی ئامۆژگاری، بەڵگەی عەقڵی و نەقڵی، بەڵگەی زانستی و ژیربێژی مەنتیق بەکاری بێنە لەگەڵیدا، پێی بسەلمێنە، قەناعەتی پێ بکە، بیر و ڕای بگۆڕە لەسەر ئەوەی کە ئەم کارە ناڕەوایە، نایاساییە، ناشەرعیە، عیبداری لای خەڵک دەبی، گونەهباری لای خوای پەروەردگار دەبی، ستەمە لە خۆت، لە چوادەورت، لە هاوڵاتیان، لە نەوەکانی داهاتوت. ئەمە بە زمان ئاوا، نەک بە زمان وەڵا هەڵوێستم دەبێت چی جوێنی ناشیر نەدەیدەم، ئەوە هیچ بە هیچ نەکرد، گۆڕانکاری نەکرد، خراپت خراپتر کرد. فإن لم تستطيع، زمانی شت نەبوو،
تۆ مامۆستای ئاینی سەر مینبەر نەبووی، ڕۆژنامەنووس نەبووی، ڕاگەیاندکار نەبووی، ئەندامی ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی نەبووی بۆ بەگژاچوونەوەی گەندەڵی و خراپی وڵات، هیچت پێ نەدەکرا. فەبیقەلبی بەدڵ ئینکاری ئەمە بکات. جا ئەم بەدڵەش کەم نییە، ئەم بەدڵە بۆ خۆی زۆرە، چونکە ئەو کاتێک کە بەدڵ لەگەڵ ڕقل لە شتێک بوو بە زمانیش بەڵێ بۆ ناکەی. هەندێک خەڵک وا ئەزان ئەوەی کە پیامبەر صلی الله علیه و سلم فەرمووی وەذالکە ئەضعف الئیمان، ئەوە بەس دڵەکە دەگرێتەوە، نەخێر. ئەو کەسەی بە دڵیش ئینکار نەکا ئەوە بە حاڵ تروسکای ئیمانی ماوە. بەدڵەکە بۆ هەندێک خەڵکی هاوڵاتی وڵاتەکەمان هەر زۆرە، چونکە تۆ کە بەدڵ ڕقل لە خراپە بوو، ڕقل لە یاساشکێنی بوو، ڕقل لە بێشێرکردنی حکمە شەرعیەکان بوو، ڕقت لەوە بوو بغزاندت کەوا ئەم کارە ناڕەوایە، زەرەری گشتی تێدایە، ئەو کاتە بە زمان تەئیدی ناکەی، بەدەست چەپڵەی بۆ لێ نادەی، وتافی بۆ ناکێشی، دەنگی پێ نادەی، پشتیوانی لێ ناکەی. ئەمە هەموو بەرهەمی دڵە. کەواتە بە کورتی و پوختی ئەوەیە لە کاتێکە یا شتێک پێشێلکاریە بەرامبەر بە خاک و وڵات و نیشتیمانمان و زەرەری هەمووانمانی تێدایە پێویستە بە هەڵوێست بین. ئەو کار بەدەستانەی کە فیرعەونین، ئەوانە بەتایبەت ئەوانەی کە دەسەڵاتیان هەیە، پارەیان بەدەستەوەیە، حکمڕانی وڵاتیان بەدەستەوەیە، ئەگەر دادپەروەر نەبن، ئەگەر عادل نەبن، ئەگەر خاکی خۆیان خۆش نەوێ، ئەگەر گەلی خۆیان خۆش نەوێ، ئەگەر وەفادار نەبن بۆ ئەو گەلەی کە متمانەی پێداون و جڵەوی دەسەڵاتی داوەتە دەستیان، وەڵاهی ئەوەندە پیس دەبنە فیرعەون. ئەو کاتە بەهۆی خیانەت لە ماڵی خەڵک، خیانەت لە دەنگی خەڵک، خیانەت لە متمانەی خەڵک، خیانەت لەو خاکەی کە ئەمان خوای گەورە کردوونی بە حکمڕان تێدا بەهۆی دەنگی گەلەوە پاک نەبوون، ئەو کاتە دڵنیابن خوای گەورە هێندە بە پیسی سەیریان دەکا هیدایەتیان نادا. خوای گەورە لە قورئانی پڕبەرەکەت و بەخشا دەفەرمی، ئێمە لە مانگی قورئانین هەر جارە شیکاری دەخەینە سەر ئاەتێک، ئین الله لا يهدي القوم الظالمين. دڵنیابن ئەی خەڵچینە، دڵنیابنەوە لەوەی خوای گەورە قەومی زاڵم و ستەمکار هیدایەت نادا. قەوم واتە دەسەڵاتداری سەرۆک بۆ خۆی، وەزیرەکانی، ڕاوێژکارەکانی، دام و دەستگاکەی خوا هیدایەتی هیچیان نادا. یعنی خوا بۆ دەسەڵاتی ئەم زاڵمانە هیدایەت نادا، بۆ هیدایەتیان نادا. خۆ خوای گەورە ئەلهادیە، هێشە لە ناوە پیرۆزەکانی خوا هیدایەت دەرە. ئەی بۆ دەفەرمێ بە دڵنیاییەوە یەقینتان هەبێ خوای گەورە هیدایەتی زاڵمان و ستەمکاران و دەر و دەستەکانیان نادا. یعنی چی خوا هیدایەتیان نادا؟ یعنی دوایان لێ دەکا، دڵیان ڕەش دەکات، چاویان تاریک دەکات، گوێیان قەپات دەکات، دەرز لە زاڵمەکانی پێش خۆیان وەرناگرن. ئەبوایە دەرسیان وەرگرتە. هیدایەت ئەوەیە بۆ زاڵمەکان، دەرسی وەرگرتە لەو کەسەی کە لە پێش ئەوەوە چ نەهامەتیەکی بەسەر هات، چ ڕۆڕەشێکی دنیا قیامەتی لێ بەسەر هات، بەهۆی خیانەت لە خەڵکەکەی خۆیەوە، بەهۆی ستەمی زۆرەوە. بەڵام بۆ نمونە لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، هەر ئەوەی کە من بەبیرم دێت، جەنابیشت بەبیرتان دێت، گەنجەکانیش خوێندویانەتەوە و هەندێکیشیان هی ئەم سەردەمەشیان بەبیر دێت. جەنابتان بیرتانە لە ماوەی 40 ساڵە شای ئێران لەو پڕیلووتکەی دەسەڵاتە کە خەڵک لە ماڵی خۆیەوە نەیوێراوە لە سنووری هەموو دەوڵەتی ئێرانە باسی شابکە. حەمە ڕەزا شای ئێران هەموو بینیمان لە 79دا بەو دەردەچوو، هیچ وڵاتێک ئامادە نەبوو لە خۆی بگرێ. میسر وەریگرت لە ئاوارەییدا بە بێنازی، بە زەلیلی بەڕیسوایی مرد، بوو بە پەندی زەمان. ئەمجا سەددام دەرسی لەو وەرنەگر، هەر لە تەنیشتەوە لە عێراقا، سەددامیش دوای ئەو ڕۆی لە تێداچوونی سەددامە حوسنی مبارەک و قەزافی و بن عەلی و عەلی عەبدوڵڵا ساڵح ئەمانە هیچی دەرسیان وەرنەگرت. بڵێن با لە ئیعدامکردنی سەددامە لە کوندەرێنانی داکوڕە ئێمە دەرز وەرگرین. باشە بە چی وای لێ هات؟ ئەو پیاوەی کە هەموو دنیای عەرەب بە حیساب خۆ دەویست سەرۆکی هەمووان بێ، بۆ وا زەلیل کرا، بۆ وا کوڕەکانی کوژران، نەوەکانی کوژران، هەر یەکە لە کونێکە، هەر یەکە لە شوێنەکە نادرە دەرەوە. ئەمە بەهۆی ستەم لە میلەت، داخستنی دەمی ئازادی خوازان، ڕەنگ هەر ڕەنگی منە، دەنگ هەر دەنگی منە، بۆچوون بەس بۆچوونی منە، حکم بەس حکمی منە، هیچ کەس مافی هیچی نییە، سە تا سەتی دەنگی ئەم وڵاتە دەبێت بەس من بم. لە ئەنجامی ئەوەدا سەرۆت و سامانی وڵاتی بە نەعەدالەتی دابەش دەکرد. هەندێکی دەوری خۆی پڕ بوون، میلەتێکی ڕەش ڕوتیش قڕ بوو، وەکو خێری پێ بکەی، بایعێکی بدەیتێ.
دەرسیان وەرنەگر یەک بە دوویەکە ئەوەی دەڕۆی خوا هیدایەتی نەدا گوێیەکانی داخران ئەو وڵاتەی دەنگەکانی نەبیست چاوەکانی ڕەش داگەڕان تاریک بوون ئەو گۆڕانکاری نەبینی کە لە دراوسەکەی داڕوودەدا بڵێ بەیانی ئەمەش دەگاتە وڵاتی من ئەگاتە گەل و میلەتی من وایە ئەمانە دەرسیان وەرنەگرت دواتر بەشار ئەسەد کە ئەم ساڵی ڕابردوو 2024 ڕووخا ئەویش دەرسی وەرنەگرت لەوانەی پێشوو هەر دەویست بەهێز بە زەبر و زەنگ بە یارمەتیدانی ئەم وڵات و ئەو وڵات خەڵک پشتیوانی لێ بکانەوە ئەو کورسێ ڕزیوەی ڕاگرن ئین الله لا يهدي القوم الظالمين خوا هیدایەتی نەدا چاوی هیچی نەبینی بەس دۆلارەکانی خۆی بەس کورسیەکەی بەس بنەماڵەکەی خۆی کە دوایی هەمووشیان لە دەوری تەرابوون و بە زەلیلی و ڕیسوایی وەکو ڕێوی ڕای کرد ئەمانە ئەم مجریمانە دەرز لە یەکتر وەرناگرن هەمووانیشیان دەرسیان لە فرعەون وەرنەگرت چونکە قورئانیان بەس بۆ ڕادیۆ و مەراسیم و خۆمە مسلمان بوون نیشان دەدا هەندێک خەڵکی ساویلکە هەیە بەڕێزان بەوە خەڵەتا بوو دەیگوت ئەوانە بۆ مسلمان نین لەوە چێ مەلابێ وا تێبگا ئەوەنی قورئان لە ڕادیۆکانیانەوە لێ دەدرێ تەلەڤیزۆنەکانیان بە قورئان دەکەنەوە قورئان هەڵدەگرن و دەیخەنە سەر سەریان و ماچی دەکەن ئەوە هەر نمایشە ئەگەر قورئانیان بخوێندایەوە ئەگەر ئەوانە بڕوایان بە قورئان بوویایە دەرسیان لە حکمڕانی زاڵمی قەدیم دوودکەکە کە فرعەونە و مامۆستای دیکتاتۆرەکانە لەوان لە قورئانەوە دەرسیان وەردەگرت هەرکە قورئانیان بەڕاستی بخوێندایە و ئیمانیان پێ بوویایە ئەو کاتیان دەهاتە بەرچاو کە خوا بە ڕوون و ئاشکرایی باسی کۆتایی هاتنی ستەمی فرعەونیمان بۆ دەکات باسی ئەو کاتەمان بۆ دەکات کە فرعەون هیچ دەسەڵاتی نەمابوو لە لووتکەی تێدا چوون بوو ئەمجاری بوو ئامەنت بڕەبی هاڕونەوە موسا ئیمانم هێنا بەخوای هاڕون و موسا بەخوا هەمووی ڕاستە خوایە بەس ئەمجارە ڕزگارم کە تەسلیم بووم خەڵکینە بەس ئەمجارە ڕزگارم بێدادپەروەری دەچەسپێنم بەخوا مناڵتان ناکوژم ژنتان ئیهانە ناکەم پیاوەکانتان ناکەم بە کۆیلە و ژێر دەستی خۆم بەس ئەمجارە ڕزگارم بێ ئامەنت و ئێستا ئیمانم هێنا خۆی گەورە فەرمووی تەواو دەسەڵاتەکەت کۆتایی پێهات تازە پەشیمانبوونەوە دادن نادا الآن وقد عصيت قبل پێشتر لە بیرتە چ مفسیدێکی سەرزەوی بووی بۆیە ئەگەر کەسێک ژیانی چەند ساڵی حکومڕانیەکەی بە فەساد و بە گەندەڵی و بە زوڵم و ستەم بردەسەر ڕۆژێک بە ئاگادێتەوە بە شارەسەدیش بینیمان ئەو چەند مانگەی پێشوو چۆن هاواری دەکرد دەستوری وڵات دەگۆڕم چاکسازی دەکەم بەس مۆڵەتم بدەن خەڵکی نەوازم لێبێنن چیتان بوێ ئەوە دەکەم بە دڵی جەماوە نوێنەر هەڵدەبژێرین وتیان ناخواتەوە بوو حەمە ڕەزاشای ئێران داوای دەکرد سەرۆک وەزیران بگۆڕن وەزیرەکان بگۆڕن چیتان دەوێ خەڵکینە بەس ئەمجارە قبوڵتان بم قبوڵ نەکرا وەختێک بە خۆیان زانی ئەوانی لە دەرباری بوون و لە چوادەوری بوون لە مێژووی حەمە ڕەزاشای ئێراندا نووسراوەتەوە ئەڵێ 2 ڕۆژ پێش ڕاکردنی لە وەزیرەکان و ڕاوێژکارەکان و ئەنجومەنی وەزیرانی پرسی حاڵی میلەت چۆنە وتیان ئالا حەزرەت سەلامەت بێ عالم هەمووی زۆر زۆر ڕازیە و هەر درود بۆ جەنابەت دەنێرێ و هەر دوعای خێریان بۆ ڕەزاشای بابت هەیە هەر 2 ڕۆژ دوای ئەوە بوو دەریان پەڕاند وەختێک بە خۆی زانی خەڵک ڕژیان ناو کۆشکەکەیەوە فریان نەکەوت چایەکەی نیوەی خواردبەوە فریان نەکەوت نیوەکەی بخواتەوە میلەتەکە نەهێویست ئەوانەی لە دەوروبەری بوون ڕاستیان پێ نەگوت بۆیە ئین الله لا يهدي القوم الظالمين ئەومانە ئاەتەکەیە خی گەورە هیدایەتی ستەمکار نادا کە ڕۆژی ڕەشی هاتە پێشەوە خوا دەفەرمێ الآن وقد عصيت قبل پێشتر ئەم ڕاستیانە نەدەزانی ستەمت گەیشت بۆ کۆتایی ئێستا دەتەوێت ئیمان بێنی کە هەموو ژیانی ڕابردووت فەساد و خراپە و گەندەڵیە بەڵێ ئەم ستەمکارانە دەرسیان لە یەک وەرنەگرت کەچی ئێمە مەلامان هەیە بەداخەوە قورئان دەخوێنێتەوە بەردەوام دوعا دەکە یا ڕەبی خوا هیدایەتی کاربەدەستان بدەی ئەگەر زاڵمیشن هیدایەتیان بدەی با بە تۆ لە قورئان حاڵی نەبووی یەقینت هەبێ نەسی کەلامی خوایە إن الله لا يهدي القوم الظالمين خوای گەورە هیدایەتی ستەمکار نادا بە هیچ شێوەیەک و نابێت چاوەڕێی چاکسازی لە ستەمکار بکەی چونکە خوا خۆی فەرموویەتی بەڕێزان ئەمانە حەدیسی پێغەمبەریش نییە صلی الله عليه وسلم ئەمە کەلامی خالقی ئەرز و ئاسمانە
کە ئەڵڵایە لە قورئانەکەیدا لە دوا پەیامی ئاسمان بۆ سەر زەویدا دەفەرمێ إن الله لا يصلح عمل المفسدين قەت چاوەڕێی چاکسازی لە گەندەڵکار مەکە ئەوەی فاسد نا مفسد مفسدين ئەوانەی نەک هەر بۆ خۆیان فاسدن مفسدن خراپەکاری لەسەر زەویدا بڵاو دەکەنەوە لە ڕێگەی حکمڕانی ئەوانەوە وڵات و ژیان و ژینگە هەمووی تێک دەچێت هەموو یاسا جوانەکانی ژیان و ژینگە تێک دەچن خیانەت لە ئاینی خەڵک دەکرێت خیانەت لە ئەخلاقی خەڵک دەکرێت خیانەت لە ژین و ژیاری خەڵک دەکرێت خیانەت لە باب و باپیرانی میلەتەکە دەکرێت ئەوانە چاوەڕێ مەبە چاکسازی لە سەردەستی ئەواندا ڕوو بدە ئەو کەسی چاوەڕێ بێ ئەوان ئەم جار لە جارشکە باشتر بن هەڵەی کردووە چونکە لە قورئانەکە حاڵی نەبووە إن الله لا يصلح عمل المفسدين خوای پەروەردگار هەرگیز کاری خراپەکاران بە باش ناهێنێتە پێشەوە و هیدایەتیان نادا چونکە ئەوانە نەک هەر بۆ خۆیان فاسیدن ئەوانە مفسیدی فی الأرضیشن بۆیە با هەوڵ بدەین بۆ ئەوەی کە خوا هیدایەتمان بدە بۆ ئەوەی خوای گەورە بمان کا بە ئەداتی خێر و لەسەر دەستی ئێمە خراپە بگۆڕێ بە چاکە ئاگامان لێبێ ستەمکار نەبین ظالم مەبە ئەزیزەکەم ئەگەر دەتەوێت بەختەوەر بی ئێمە هەموو جاڵین یا ڕەبی خوا هیدایەتمان بدەی اللهم اهدنا فيمن هديت لە قونوتی نوێژی بەیانیان داوانی کە شافعی مەسەبن دەیخوێنن ئەو هیدایەتەی خوا بۆ ئێمە مەرجەکەی ئەوەیە تۆ لە ستەمکاران نەبی ئەینا کە چوویە ڕیزی ستەمکارانەوە دوعاکانت بەرز نابنەوە هەرچەند دەڵی خوا هیدایەتم بدە هەرچەند خەڵک دوعات بۆ بکا بڵێ خوا هیدایەتی فڵان کەس بدە ئەگەر تۆ ستەمکار بووی خوا قەتعی ئەم بڕیاری داوە إن الله لا يهدي القوم الظالمين هەرچەندە بە خراپەکاری ناڕازی بی ئەگەر تۆ بۆ خۆت شت مفسید بی واتە تۆش بۆ خۆت خراپە بڵاو بکەیتەوە خەڵک نابێت چاوەڕێی چاکەت لێ بکە إن الله لا يصلح عمل المفسدين ئەمە دوو یاسای قورئانیە لەلایەن خالقی ئەرز و ئاسمانەوە لەلایەن ذاتی الله سبحانه وتعالى حتا دەتوانی خۆت لە ستەم بپارێزە چونکە دوا ڕۆژەکەی نەهامەتیە بەخوا لەم دنیادا ستەمکار دوا ڕۆژی نەهامەتیە و لەو دنیاش دۆزەخ جێگایەتی مافی خەڵکێکت خواردی بێ بە یەک کەس ئەزانی زۆر زۆر باشە یەک کەس لەوە چێ لە سەرمەرگا بەزەی پێتابێتەوە گەرنت ئازاکە کە سوکارت منداڵەکانت خێزانت خزمەکانت برا و باوک و دایکت ئەزانن تۆ کاتی خۆی ئازاری فڵان کەست داوە ستەمت لێ کردووە ماڵت خواردووە بوختانت بۆ کردووە لێت داوە عەزیەتت داوە کەسێکت لێ کوشتون ئەم تاوانت بەرامبەر بەو کەسە کردووە ئەم ستەمت کردووە دەتوانن بچن داوای گردن ئازاییان لێ بکەن خوێنیان بدەنێ دڵیان ڕازیکەن لەبەریان پاڕێنەوە ئەویش بڵێن لە ڕای خوارە لەبەر خاتریەوە گردنی ئازابێ ئەلۆ کاتێدا تۆ پاک بوویتەوە بەڵام وەرە کەسێک دزیەکەی لە کەسێک نەکردبێ ماڵی کەسێکی دیاریکراوی نەخواردبێ هەموو میلەتەکەی خواردبێ ئەوە دەبێت چاوەڕێ بێت لە ئاگری دۆزەخا بێ پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێ یەکێک لەو کەسانی کە لە جەنگی موسڵمانان دژی بێ باوەڕاندا خوێنی هاتە خوارەوە و بە مستەلەحێک بڵێن شەهید بوو ڕۆحی دەرچوو سەحابەکان وتیان پیاوێکی قارەمان بوو ئینسانێکی تێکۆشەر بوو بەڕاستی خۆزگەمان بەخۆی ئێستا لە بەهەشتایە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی کەلا ئینی ڕەئەیته فی النار في بردة غلها نا ئەمە نە شەهیدە نە خۆزگەی پێ بخوازن نە جێگەی بەهەشتە من ئەم کەسەم بینی لە دۆزەخایە في بردة غلها چونکە یەکێک لە پۆشاکەکان کە دەستکەوتی موسڵمانەکان بوو ئەبوایە بچێتەوە خەزێنەی گشتی موسڵمانان دواتر دابەش بکرێ بەسەر تێگڕای موسڵمانانی ئەو شوێنەدا ئەو دزی خوای گەورە ئاگاداری کردم یەکێک لەو جلوبەرگانە لەو کراسانە لەو شڕواڵانەی دزی و بردی بە خیانەت لە مڵکی گشتی دزی کرد فەرمووی کەلا ئینی ڕەئەیته فی النار بەخوا بینیم لە ئاگرایە لە ئاگرا دەسوڕێتەوە یەک کراسێک بدزی جا هەیە شۆفڵی دزیوە لە وڵاتەدا هەیە لە ڕاپەڕینا تانکەری شارەوانی بردووە خەڵک بێ ئاو بووە خەڵکمان بینیوە سەدی تاڵان کردووە خەڵک هەیە دام و دەستگای حکوومەتی بردووە جاشەر نێ بەرپرس بێ لەوە چێ من و تۆ بوو بین ئەوە موڵکی گشتی بووە هەر کەسێ دەستی بە سەراگر وەی زانیوە گەزۆ و مازووە ئەوەی هی حکوومەتی بەعز بوو ناوەڵڵا ئەوە هەمووی خەڵکە
دواتر خەڵک سەری کردە سارەی علوج کابرا دەکوژرا لە بەغا و لە بەسڕە و لە جنوب لێرەکانە بە 1/100 قیمەتی خۆی دەکڕدرایەوە. خەڵک ئەوانەشی پێ حرام نەبوو، بۆیە ئەم وڵاتەوە بوو بە کاولستان بەداخەوە، بۆیە بوو بە دەڕکستان لە جیاتی گوڵستانی کوردستان، بۆیە ئەوەی کە هەشمان بوو خەڵکەکە خەریکە لە دەستی دەدا. ستەم لە ماڵی گشتی نیشانەی بەدبەختی خۆتە و نیشانەی وڵاتەکەشت وێران دەبێت. ستەم هەر نابێت لە هیچ کەسێکی بکەیت، بەڵام ئەگە خوا نەخواستە ڕوویدا دەکرێت ڕۆژی ڕوونێکت لەبەردەم بێ بچی بەسەر دەست و قاچی ئەو کەسەدا بکەوی کەستەمت لێکردەوە بەڵکو گەرن دازاکە و ئازادت کاونەی بەیە دیوانی خوا، یان لە دوای مردن مەجالێکەیە ڕەحمی بجوڵێ بڵێ خوایجان ئەوەی ستەمی لێکردم گەرنی ئازابێ و لەبەر خاتی تۆ عەفو بێ. بە زوارە تۆ ئەم میلەتە لە کوردستان نزیکی 6 ملیۆن مرۆڤ هەیە، هەر شتێک لە ماڵی میلەتەکە لە ماڵی حکوومەتەکەکی خەڵکە نەگی کەسانێکی دەسەڵاتدار خیانەتت کرده بێ، ئەبێ ئەو هەموو 6 ملیۆنە هەمووی بێ لە مەیدانی مەحشەرە گەردن ئازاکەوە کە ئەو مەحاڵە کەواتە کەلا ئینی ڕەئەیتوه فی النار، تۆ دەچیتە دۆزەخەوە پەنا بەخوای پەروەردگار. ستەم جۆرەکانی ئەمانن کە لە قورئانە هاتوون. چێ ستەمکارە؟ ئین الشرک لظلم عظیم لە سوورەتی ئەلبەقەرە، لە سوورەتی لوقماندا ئاەتی 13دا خوای پەروەردگار دەفەرمێ بەڕاستی ئین الشرک لظلم عظیم، لەسەر زمانی لوقمانی حەکیم کە بە کوڕەکەی وت یا بونەیە لا تشرک بالله، کوڕی شیرینم ئاگاد لە خۆ بێ هیچ شتێک نەکەی بە هاوڵی خوای رب العالمین. خوا الله ئەحەدە الله الصەمەدە لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد. ويحكي مسلمان لغة فاتحة دا أم سورة إخلاصي لبلا سورة قل هو الله أحد كتشينا أصلكي خوي سورة الإخلاص إخلاصك دبي آوابي أو الله يا حج هاو بشيكي نابي بو برياردي براستي بدل نياية وهاو بش برياردان بو الله عظيم سبحانه وتعالى لظلم عظيم. ستمشي حرق قورية زور عظيمة، يعني استمشي آساينية أواني مشركا نعوذ بالله، جا هي مشركة بدأ برستي هي لقل قانوني خوادا قانوني تري في راستا نعوذ بالله وكو خواني زاني بي آسامان بوداني بلا ما من ياساي دسكدي مرو بو خلقي دانيم أما أنا قولة ترين ستمكارن لظلم عظيم خوتي لي بارزة وخوت ببارزة لوي هاوكاري بي وبشتيواني بي وهاوري بازي بي. دوميان ومن يتعد حدود الله فأولئك هم الظالمون. لسورة البقرة آية 229 دا فرمي هر کەسێک سنوورەکانی خوای پەروەردگار ببەزێنێ ئەو بچێتە ئەو دی و ئەو سنوورە هێڵە سوورانەی کە خوای گەورە دایناون فأولئك هم الظالمون. ئەوانە بەڕاستی ستەمکارن، ئەوانە بەڕاستی ستەمکارن. هەر کەسێک بە یاسای خوا ڕازی نەبێ، هەر کەسێک بەو قورئانە ڕازی نەبێت کە لەم مانگی ڕەمەزانەدا نازڵ بووە شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. هداية بوسر حد تقرأ مروفاتي والله كافريق لأمريكا لروسيا دتوانا بهدايتي أم قرآن جياني دنيا بختوركا أو بروغرامية كاللقال هاتني مروف دا كتالوشي جيانكيا هەر کەسێک بەمە ڕازی نەبێ سنوورەکانی خوای گەورە کە قەدەغی کردوون بیان شکێنێ بە حکمی خوا ڕازی نەبێ ئەوانە هەموویان ستەمکارن. نەخۆت وابە نەتەئیدی کەسێک بکە کە ئاوا بێ، چونکە خەڵکێکمان هەیە نوێش خوێنی چاکە بەخوا لەم ڕەمەزانەیە نەخۆش بێ خەریکە ئاو کورد ئەڵێ بەلوەکە دەیکەنە دەمیەوە ڕۆژەکەی ناشتێنێ، حەجەکەشی کردو عومرەشی کردو زەکات و سەرفتەی ڕەمەزانیشی داوە، بەڵام تەئیدی کەسانێک دەکا کە بە حکمی خوا ڕازی نین کە دژی ئەو قورئان و کەلامی خوایان تەمەنی خۆیان پێدەبەخشێ فەئولایک هم الظالمون. ئەو ستەمکارە تۆش ستەمکاری ئەوە تۆش چارەنووست وەکو ئەو لە ناوچوونە پەنا بەخوای پەروەردگار. زنجیرە باسی یاد شتی زۆر جوانمان دەخاتەوە یاد ئەی خەڵکی موسڵمانی کوردستان بە ئاگاوەرەوە. سێمیان هەر کەسێک بێتاوانێک بگرێ لە جیاتی کەسێکی تاوانبار با برای بێ، با باوکی بێ، با خوشتی بێ، با کەسی بێ. یعنی برایەک تاوانێکی کردووە کەسێک بە عەشاری هەڵدەکوتێتە سەر براکەی فەقیرە هەرچی گوناه و تاوانە نیەتی بەخوا ئاگای لە هیچ نییە. براکەی چوە کەسێکی لێ کوشتون ئەم دەچێت لە جیاتی ئەوەی براکەی ڕای کردووە خۆی ڕزگار کردووە چەند برا بێ تاوانەکەی دەکوژن. باوکەکە گوناهێکی کردووە تاوانێکی کردووە خەڵک ڕقی لە کوڕەکەیەتی ئەڵە کوڕی ئەو باوکەیە لە کاتێکە ئەم کوڕە یوسف ئاسایە هەرچی تاوان بێنیەتی
بۆیە هەر کەسێک ئاوا کەسێکی بێگوناه بێنێ سزای بدا لە جیاتی کەسێکی تاوانکار کە ئەمە فەقیرە نە ئاگای لێتی نە پشتیوانی کردووە نە پێ ڕازیە چی بکە بەزەوەی برایەتی یان باوکێتی یان خزمێتی یان قەوم و عەشرەتێتی گوێ لە قورئان بگرن لە باسی یوسفا عەلەیهی سەلام لە سوورەتی یوسفا کاتێک کە بە پلانێکی ژیرانە بنیامینی گلدایەوە لەو کاتەدا براکان وتیان ئێمە وعدمان بە باوکمان داوە بنیامین بە سەلامەتی بەرینەوە یەکێکی بنیامین بە حسابی ئەوان لەبەر چاوی ئەوان دزە ئەم برایمان کە دزی کردووە جەنابەت بیبەخشە بە ئێمە ئەی عەزیزی میسر نازانەوەی سی برایانە بیبەخشە بە ئێمە هەر کامێک لە ئێمە گل دەدەیەوە و زیندانی دەکەی و حکمی دەدەی ڕازین یوسف فەرمووی قال معاذ الله أن نأخذ إلا من وجدنا متاعنا عنده إنا إذن لظالمون فەرمووی پەنا دەگرم بە خوای پەروەردگار کاتێک کەسێک تاوانێکی نەکردووە لە جیاتی کەسێک کە تاوانکارە بیخەمە زیندانەوە و تاوانکارەکە ئازاد کەم ئەوە ئینا ئیذەن لەظالیمون ئەو کاتە ئێمە لە ستەمکاران دەبین کەواتە ئەمە ئاتە قورئانیە ئەو دەرسەش داینێ هەر کەسێک لەناو کۆمەڵگادا یادتان دەخەمەوە موسڵمانانی بەڕێز نەچی بە حکمی عەشایری کار بکەی برایەک لە جیاتی برایەک بکوژی باوشێک لە جیاتی منداڵەکانی سزا بدەی تاوانێکی نەکردو پەیوەندی بەوەوە نییە ئیلا مەگەر یاسا بیسەلمێنێ لە ڕێی بەڵگەوە کە ئەمە لە پشتەوە تەحریکی کردو هانی داوە ئەو بابەتێکی ترە ئەینە ئەو لە بازاڕە بەخۆی کەسابەت دەکا براکەی لە شارێک کە خەڵکیێکی کوشتووە بینیومانە و بیستومانە هاتون فەقیرە لەناو لەسەر عەرەبانەکەی لەناو بازاڕەکە براکەیان کوشتوتەوە بەبێ ئەوەی هیچ تاوانێکی هەبێ ئەو کەسانە ستەمکارن با بڵێ حەقیشم لایەنە حەق لای بەس تاوانکارەکەیە لە جیاتی ئەو نابێت کەسێکی تر سزا بدرێ هەر کەسێک کەوان نمەگنە ناز بێ هەر کەسێ بێوەفا بێ ئەوە ستەمکارە کاتێکەوە ژنی عەزیزی میسر کە لە کورداوارەیە دڵان زولەیخای ناو بووە زولەیخا بە یوسفی وت وەرە دەستم لەگەڵ تێکەڵاوکە من هەموو جەستەی خۆمت پێشکەش دەکەم دەرگاکانم هەمووی داخستۆ و هیچ مەترسیمان لەسەر نییە و کەس پێمان نازانێ یوسف فەرمووی ئینەه ڕەبی ئەحسەنە مەثوای ئینەه لا يفلح الظالمون فەرمووی بەخوا قەت شتی وا ناکەم مێردەکەی تۆ پیاوێکە چاکەی بەسەر منەوە هەیە ئەو ڕۆژەی کە منی کڕی و هێنامێ ماڵەوە بە تۆی ود وەکو کۆیلە سەیری مەکە وەکو خزمەتکار سەیری مەکە با جێگاوڕێگەی نەرم و خۆش بێ با جلوبەرگی جوان بێ با خواردنی پاک و پوخت و تەمیز بێ و لە خواردنی خۆمان بخوا عەسا ئەن یەنفەعەنا ئەو نەتەخیذەه وەلەدا بەڵکو سوودمان پێ بگەێنێ بەڵکو ئەولادێکی ساڵح بێ یان هەر بیکەین بە کوڕی خۆمان لەوە چێ منداڵیان نەبوو بێ هەر بیکەین بە کوڕی خۆمان فەرمووی قەت ئەو پیاوەتەم لەبیر ناچێتەوە قەت ئەوەم لەبیر ناچێتەوە ئینەه لا يفلح الظالمون هەر کەسێک نمەگنە ناز بێ هەر کەسێک بێوەفا بێ هەر کەسێک چاکەی کەسێکی لەبەر چاو نەبێت کە لە ڕۆژی تنگانەدا بەهانایەوە هاتۆ حرمەتی لێگرتەوە وەکو کوڕی خۆی تەماشای کردووە ئەو کەسە ستەمکارە قەت خوای گەورە ستەمکارانیش سەرفراز ناکە من قەت خیانەت بە کەسێک ناکەم بە خێزانی کەسێک ناکەم کە ئەو هەموو چاکە و پیاوەتیەی بەسەرمەوە هەیە کە مێردەکەی تۆیە ئەی خاتون لەبەری ڕای کرد وایە هەر کەسێکتان بینی نمەگنە ناز بوو نمەک بە حەرام بوو دڵنیابە کە دەچێتە ڕێزی ستەمکارانەوە کەواتە کورت و پخۆت بۆ ئەوەی سەرفراز بی ستەمکار مەبە و لە دەستدرێژی کردنە سەر مافی گشتی حتا دەتوانین هەمومان باخۆ پارێز بین خوای گەورە ڕەحم بە هەموو لایەکمان بکە ئامین ئامین والحەمد لله رب العالمین